فەسڵی شەشەم تێڕامان لاپەڕە 101. کریشنا وتی ئەوە یەرکی خۆی بێ چاوبڕینە سوود و پاداشت ئەنجام بدات سانیاسی و یۆگی ڕاستەقینەیە، نەگەو کەسێک کە ئاگری پیرۆزدانە گیرسێنێت و ڕێساکانی شەرع جێبەجێ نەکات. ئەی کوڕی پاندوو، بەڕاستی مقامی سانیاسا هەمان یۆگایە، چونکە کەسێک ناتوانێت لەسەر ڕێگەی یۆگا بڕوات ئەگەر حەزەکانی خۆی واز لێ نەهێنێ، و ئەوەی کە ڕێبواری ڕێگەی یۆگا و شوێنکەوتەی پاکردنەوەی ناخ بێت ئەوە کردار بۆی تەنها ڕێگەیە. بەڵام کاتێک گەیشتەوە مقاماوە بێبەری دەبێت لە کردار و دەگاتە قۆناغی سکون و ئارامی ڕەها. بەڕاستی ئەو کاتە دەتوانیت بگەیتە چڵەپۆپەی یۆگا کە هیچ پەیوەستبوونێک بەهس پێکراوەکان یان کردەوەکانەوە نەمێنێ و حەزەکان دوور بخرێنەوە. مرۆڤ بێت خۆی خۆی ئازاد بکات، نەک خۆی زەبوون و داما و، چونکە دۆست و دوشمنی مرۆڤ خودی خۆیەتی. هەر کەسێک نەفسی خۆی ڕام کرد بێت نەفسی ئەو دۆستی ئەوە، ئەوە شێڕەشوی خۆی دابێتە دەست نەفسی سەرکەش، ئەوە نەفس دوشمنی ئەوە. هەر کەسێک نەفسی ڕام و ئارام کرد بێ لە سەرما و گەرما و ڕەنج و شادی و قورسی و سووکی لەسەر یەک حاڵەت بمێنێتەوە، و ئەوەی لە ڕێگەی زانین و حکمەتەوە دڵی تێر بوو بێت و لە قەلەقی دەروون ڕزگاری بوو بێت و هەستەکانی خۆی ڕام کرد بێ، ئەوەی کە پارچەیەک خشت یان بەردیان ئاڵتون لە بەرامبەریا یەکسان بێت، وەها پیاوێک کە گەیشتۆ بە حەق و یەقین بە یۆگی ناو دەبرێت. ئەوە یار و یاوەر و دوشمن و بێلایەن، ئاشنا و بێگانە و بە تەقوا و بێتەقوا هەموو بە یەک چاوسەیر بکە، ئەوە گەورەیە. دەبێ یۆگی هەمیشە دڵی بە حەقەوە وابەستە بێت، وە خۆی بکێشێتە کونجی تەنهایی و بیر و لە شڕام بکات، و لە کۆتی حەز و تەشویشی ماڵی دنیا بەتاڵ بێتەوە. ئەو کات لەسەر زەویەکی پاک و گونجاو کە نە زۆر بەرز و نە زۆر نزم بێت، کەمێک گیای پیرۆز بڕێژێت، پێستی ئاسکێ بخاتە ژێری و بە قوماشێک دایپۆشێت و لەسەری دابنیشێت، پاشان ڕووی دڵی بکاتە حەق و ڕەشوەی هەست و بیر بگرێتە دەست و بە مەبەستی پاکردنەوەی دەروون یۆگا ئەنجام بدات. ئەوە بێ لەش و سەر و گەردن ڕێک بکات و نەجوڵێت و چاو ببڕێتە سەری لوت و سەیری دەوروبەری خۆی نەکات، بە دڵی بەتاڵ و دڵنیاوە وەکو سەڵتەکان پشت بکاتە شەهوەت و بیر لە خەڵک نەکاتەوە و هەموو فیکر و زیکری خۆی بخاتە سەر من. یۆگی بە دڵی ڕام و بیری ئارامەوە دەگاتە ئارامی و پاکی، دەگاتە نیروانای فراوان، ئەو ئارامی و پاکیەی کە لە ذاتی مندایە. یۆگا بە زۆرخۆری یا کەمخۆری بەدەست نایەت، خەوی زۆر یا خەوی کەم تۆ ناگەیەنێتە یۆگا. ئەوەی کە لە خواردن و ئارامی و کار و هەوڵ و خەو بێداریدا هاوسەنگی ڕابگرێت، ئەوە یۆگا دەبێتە مای لە ناوبردنی خەم و پەژاری ئەو. ئەگەر بیری کەسێک ڕام و ئازاد بێت لە کێشمە کێشمی ئارەزوەکان و لە ڕۆحدا وقرە بگرێت و هەموو خۆی وەقفی خودا بکات، ئەوە پێی دەڵێن یۆگتا، واتە ئازاد. مرۆڤ یۆگی کە بیری خۆیدا بڕیوە لە هەموو کەسێک و خەریکی تەڕامانی نەفسە، وەکو چرایەکە لە شوێنێکی پارێزراودا کە با کاری لێ ناکات و گڕەکەی نالەرزێنێ. ئەگەر دڵی کەسێ بچێتە بەندی تێڕامانەوە بگاتە بێدەنگی، ئەوە بەخۆی خۆی دەبینێ و لە خۆیدا شادومان دەبێت. ئەو کات ئاسوودەی تەواو بەدەست دێت، ئاسوودەی یەک کە لە دەستڕەسی هەستەکان بەدوورە کە تەنها لە ڕۆحدا دەدۆزرێتەوە. ئەگەر کەسێ بگاتە و شادومانی و ئاسوودەیە ئیدی لە حەقیقەت دوور ناکەوێتەوە و لە هیچی تر ناڕوانێت و هەموو شتێکی تر بەکەم دەبینێ، ئەو کەسەشی دەوڵەتی کەماڵی دەست بکەوێ بە هیچ دشواری و خەمێک لەوێ ناچێتە دەر. ئەمبارەی کە بێگانەیە بە ئارەزوو نائارامی بە یۆگا ناوزەت دەکرێت. دەبێم یۆگایە بە هەوڵی تەواو ویستی چەسپاوە ئەنجام بدرێت. ئەبێت حەزەکان کە زادەی داواکاریەکانی نەفسن دوور بخرێنەوە و هەستەکان لە هەر شوێنێک و لە هەر شتێکن بکێشتێنەوە دواوە. پاشان بەویستێکی بەهێزەوە دەبێ هەموو بیر و هۆش لەسەر خود دابنرێت و ڕووی دڵ بکرێتە خود و بیر لە هیچ شتێکی تر نەکرێتەوە، تا کەم ئارامی دروست ئەبێت. وارکاتە بیرکردنەوە یاڵۆز و ناجێگیر ڕۆژ بۆ شوێنێکی تر دەبێت ڕەشۆکەی بگریتە دەست و بیگریتەوە اختیاری ڕۆح. بەڕاستیە و یۆگیە بە تەواوی ئاسوودە دەبێت کە لە دڵەوە ئارامی تەواوی بەدەستهێناوە و ئاگری حەزەکانی خامۆش کردووە، وهایە پیاوی گەشت و بە حەق کە ئازادە لە هەر جۆرە ڕەنگێک. ئەو یۆگەی کە لە ڕەنگی چاک و خراپ ئازادە و هەمیشە لە چاودێری و تێڕاماندا بێت، بە ئاسانی دەگاتە شادی بێگۆتا و ویساڵی حەق.
وەلەو مەقامەدا کە دڵخراوەتە چاودێریەوە هەموو شتێ یەکسان دەبینێ و خۆی لە هەمووان و هەمووان لە خۆیدا دەبینێ. ئەوەی کە لە هەموو شوێنێکدا من ببینێ و هەموو شتێک لە مندا ببینێ هەرگیز لە من جیا نابێتەوە و منیش هەرگیز لەو جیا نابمەوە. ئەوەشی لە مەقامی یەکبووندا من کە لە هەموو شوێنێکدام بپەرستێ بە هەر شێوەیەک بژی لەگەڵ من بێت و ئەوەی کە لە خۆشی و ناخۆشی خەڵکدا خۆی لە جێی ئەوان ببینێ ئەوە یۆگی تەواوە. ئەرجونا وتی: ئەی کریشنا، ئەم یۆگایی تۆ دەیڵێیتەوە ئەم باری یەکسان دانانی هەموو شتە بەڕای من مەحاڵە، چونکە زەهنی ناجێگیری مرۆڤ لەگەڵی سازگار نییە. بەڕاستی ئەی کریشنا، بیری مرۆڤ ناجێگیر و سەرکەش و توند و لادەرە. ڕامکردنی زیهن بەلای منەوە ئەوەندە قورسە وەک ڕامکردنی باوایە. کریشنا وتی: ئەی پاڵەوان، گومان لەوەدا نییە کە زەهنی مرۆڤ ناجێگیرە و ڕامکردنی قورسە، بەڵام بەڕاهێنان و ناپەیوەست بوون دەتوانرێ ڕام بکرێت. گەیشتن بە یۆگا بە نەفسی بێلخاوەوە زەحمەتە، بەڵام کەسێک کە نەفسی ڕام بکات و لە ڕێگەی ڕاستەوە بڕوا ئەوە مرادی ئاسانە بێت. ئەرجونا وتی: کەسێک کە ئیمانی هەبێ بەڵام لە ڕێگەی یۆگا لایدا بێت و نەتوانێت خۆی ڕام بکات و بە کەماڵی یۆگا بگات، سەرنجامی ئەو چی دەبێت؟ ئایا وایە کە کەسێک لە هەردوو ڕێگەی عیلم و عەمەل بێبەهرە بێت لەسەر ڕێگەی حەق وەکو پارچەیەکی سەرگەردان و بێپەنایە؟ کریشنا، ئەم گومانە لە دڵی من بێنە دەر، تەنها ئەم کارە لە دەستی تۆ دێت. کریشنا وتی: وەها کەسێ لە هەردوو جیهاندا فەوتا و بێمایە نابێت ئەی کوڕی پەریتها. چۆن پیاوی چاکەکار گرفتارە بێت؟ ئەو کە لە یۆگادا سەرکەوتوو نەبوو دەچێتە جیهانی چاکەکاران، ساڵانێک لەوێ دەمێنێتەوە و پاشان لە خێزانی پاک و بەهێز دێتەوە دنیا، یا لە ڕەچەڵێکی یۆگێکی دانا پەیدا دەبێتەوە کە ئەمەیان زۆر دەگمەن و دژوارە. ئەو کادەواگای وەزمونەی کە لە ژیانی پێشوویدا کۆی کردبوویەوە بۆ گەیشتن بە حەق بەدەست دێنێتەوە و زیاتر و زیاتر بۆ ڕێگەی کەماڵ تێدەکۆشێت. لە ژێر ڕووناکایی ئەزمموی پێشووی خۆیدا بێوێت و نەیەوێ بەرەوەم ڕێگەی ڕادەکێشرێت. کەسێک کە هەوای معریفەی یۆگا لەسەریدا تەنانەت لە سنووری بیداکانیش زیاتر دەڕوات. بەم شێوەیە کە یۆگی بە کۆشتی بەردەوام و پاکردنەوەی دەروون بە درێژایی ژانێک لە دوای یەکەکان وردە وردە دەگاتە کەماڵ و دەگاتە مەبەستەکەی خۆی، کەواتەی ئەرجونا یۆگا بکە، چونکە یۆگی لە ڕاهیبی گۆشەگیر بەرزتر و لە پیاوی خوێنەوار بەرزتر و لە مرۆڤی عابد باڵاترە. لە نێوان یۆگیەکانیشداوەی کە ڕووی دڵی کردوتە من و دڵی بەستایشی منەوە گرێداوە، باڵاترینی ئەوانە.